ام دزانن کود دیروکت زا گلک دوستن کردان هنه هین دلسوز ام دینا با فیچر خود جوره بحثا کسی کی جنم سایه بکن کبراسی جی گلکی دلسوز بو کردان ره چه دکن؟ لی باکور کردستانه همو تشتن گردای گند و چند و هنر باکور کردستانه کردن باکور کردستانه کوم دیکه ارشیف دیکه ل اکادمیه که لنمسای جی نمایش دیکه ایجار جی سال 1966 حتی نه 2002 خلیکی وی کاری زبه دنا با فیچر امده امی چیرو کای بهتر نصب کن سەرقاڵی جیاکردنەوە شیکردنەوە ناولێنان و لێکۆڵینەوەی نزیکەی 30,000 فۆتۆ 100 فیلم و دەیان دۆکۆمنتی کوردین هەمویان پێکەوە 1000 پارچەن ڤیانەفینکە ئەنترۆپۆلۆجی نەمسایی لە ماوەی 36 ساڵ ئەوانی لە باکووری کوردستان دۆکۆمنت کردووە و واتە ڕێک لە ساڵی 1966ەوە تاوەکو 2002 Sano sano yebişim sano Kalabiri derleştir ژنێک تەشی دەڕێسێت لە وێنەیەکدا هەندێکیان ئاهەنگ دەگێڕن ژیانی شاخ و گوندی کوردستانی کردوتە دۆکۆمنت ئێرە ئەکادیمیای زانست و ئەنترۆپۆلۆژیای کۆمەڵایەتی شاری ڤێنایە تیمێکی 6 کەسی سەرقاڵی کاری 36 ساڵی ڤیانەفینکەن ئەم پرۆژەیە لەسەر بنەماکانی کاری ڤێرنەفینکەیە لە ساڵی 1942 لەدایک بووە خەڵکی نەمسایە و چەندین ساڵ سەردانی باکووری کوردستانی کردووە لە ساڵی 1967 دەستی بە دۆکۆمنتکردنی ژیانی ڕۆژانە و کولتوری کورد کردووە لە هاویندا چووەتە نێو هاوینە هەوارەکان لەوێ هستری کڕیوە بەم شێوەیە چووەتە شاخ و لە نزیکەوە ژیانی خەڵکی ناوچەی دۆکۆمنت کردووە بەم شێوەیە سەدان وێنە و فیلمی خەڵکی تۆمار کردووە و لە ڕێگەیانەوە باسی ژیانی ڕۆژانەی خەڵکی ناوچەکەمان بۆ دەکات لە ساڵی 1960 2002 کاری دەگمەنی کردووە هەروەها گۆڕانکاری سیاسی و ئابووریمان پیشان دەدات کە چەند ساڵە ڕوویداوە ڤیانەفینکە ئەوەندە سەرسامی کولتور و ژیانی کورد بوو هەندێک جار بە مانگ لە شاخ و گوندەکانی کوردستان ماوەتەوە لە ناو دەفتەری یادەوەریەکانیدا بە وردی باسی ژیان و کولتوری ناوچەکانی باکووری کوردستانی کردووە وێنی ئەو کلوپەلانی گرتووە کە بەکاریان هێناوە فینکە لە ساڵی 2002 بە ڕووداوێکی هاتوچۆ لە شاری ڤێنا کۆچی دوای دەکات خێزانەکەی هەموو دۆکۆمنتەکانی دەداتە مۆزەخانی جیهانی ڤێنا مۆزەخانەکە و ئەکادیمیای زانست و ئەنترۆپۆلۆژیای کۆمەڵایەتی لە شاری ڤێنا پێکەوە سەرقاڵی پرۆژەیەکن بۆ کارەکانی فینکە بەداخەوە لە ناکاوگیانی لەدەستدا بۆی تەنیا زەمانەوە بزانین ئاواتی ئەو چی بوو بەڵام ئەوەی گرنگە بەلای ئێمە ئەو دۆکۆمنتانە هەموو کەسێک بیان بینن واتە دەیانکەینە دیجیتال بڕیارە تاوکو کۆتایی 2025 هەموو کەسێک لە ڕێگەی ئۆنلاینەوە بتوانن ئەم کارانە ببینن بەشی مۆڵتیمیدیاش لەلایەن هاوڕێ مەمەد سەرپەرشتی دەکرێت کە لەدایک بووی شاری دێرسمی باکووری کوردستانە لێرەوە دوو تێروانینمان دەبێت یەکەم دیدگای بێگانە و دووەم دیدگای ناوخۆی کورد ئێمە دەمانەوێت لەگەڵ هونەرمەندانی کورد و بێگانە کار بکەین بۆ ئەوەی دەنگی کوردی دیاسپۆرا و کوردانی کوردستان کۆ بکەینەوە بزانین لە ڕێگەی ئەو وێنە و فیلمانەوە چ پرۆسەیەکی بیرهێنانەوە ڕوودەدات لەلایەکی دیکەشەوە نیشانی دەدەین چ پرۆسەیەکی گۆڕانکاری ڕوویداوە لەو کاتەی فینکە دەستی بە دۆکۆمنتکردن کردووە Veränderungen, welche Transformationsprozesse hat es gegeben, seitdem Werner Finke das begonnen hat zu dokumentieren? مەمەد دەمیر فۆتۆگرافەرێکی باکووری کوردستان 52 ساڵە لە نەمسا دەژی خەڵکی گوندێکی پارێزگای دەرسیمە ماوەی 38 ساڵ هەموو ساڵێک وێنی گوندەکەی گرتووە ئەو ئێستا بەرپرسی بە دیجیتالکردنی وێنە و فیلمەکانی ڤیانەفینکەیە
کاتێک وێنەکانی فینکەم بینی گوتم واو، وێنەی ژیانی ڕاستی ژیانی خەڵکە. بێگومان لە ساڵانی هەفتا لە تورکیا فیلم هەبووە و باسی کوردی کردووە، بەڵام وێنەکانی فینکە نیشانی دەدات کە خەڵک لەو کاتەدا چیان لەبەر کردووە و چۆن خۆیان گۆڕیوە و ژیاون. ئەمانە لە فیلمەکانی تورکیادا نەدەبینرا. ئەوەی سەرنجی ڕاکێشامەوەیە کە فینکە متمانەی خەڵکی ئەو ناوچانەی بەدەستێناوە. وێنەکانی زۆر نزیکە لە ژیانی تایبەتی خەڵک. فینکە 36 ساڵ گوند بە گوند گەڕاوە و لە نزیکەوە ژیانی خەڵکی گوندەکانی دەکۆمنت کردووە. ئەم ئەکادمیایە نایەوێت بڕیار لەسەر کولتور و ژیانی کورد بدەن، بەڵکو پەیوەندیان لەگەڵ ئەو کەسان دروست کردووە کە وێنە فینکە سەردانی کردوون. دەیانەوێت زانیاری زیاتر لەسەر دۆکۆمنتەکانی فینکە کۆ بکەنەوە. بۆ ئەم کارەش پەیوەندی بە فۆلکلۆریست سەیدا گۆیانەوە دەکەن کە خاوەنی مۆزەخانەیەکی فۆلکلۆری کوردیە لە باکووری کوردستان. از لسر فولکلورا کردی فرهنگ و ادبیات کردی چه اورال بدفکی چه به ویدیو چه به فوتوگراف چه به ام بیجین کلوپل اوانا اینکو بر بوندا بوینه و دچن از اوانا همو برهف دکم هم به تکست هم به فوتو هم به ویدیو هم به کلوپل اوانا از کم دکم اوانا جه وکی انستیتوی آنتروپولوژی وکو پروژه او کارو خباتی ورنر فینکه لجوجل نيرن راستي مزيامنتين بمرة كتم بيواندي دانين هناك ديما نشامي كيرن زكي من وكي هما كلي بو غرغرال فرمسك تجاوي من دهات خوار من او ديمان ديتن صالي شيستو شاشان استش دكلمه شيستو شاشان او دبندان در راديو نبو خلق گویا خبدتي اوا هاتویا کوهستان به کوهستان زوزان به زوزان شار به شار گریایه دنگ و رنگین دنگ بیجان گورانی بیجان چیروک بیش گلوپل کاری دستان جنو میران هاتیا کم کرده آنیا لیره پاراستیه یعنی او خباتی او جامعهش خوره کریه بله همان دم بو مجی کریه تروشن بیرو سیاست مدار بو امولاتن کریه سەیدا گۆیان بە بینینی کەلوپەلی کوردی لە ئەکادمیای زانست و ئەنترۆپۆلۆژیای کۆمەڵایەتی ڤێنا دەست دەکات بە گریان. ئەوانیش داوا لە سەیدا گۆیان دەکەن لە نزیکەوە کاریان لەگەڵ بکات. سەیدا گۆیان 4 هەفتە لە ڤێنا دەمێنێتەوە و کاریان لەگەڵ دەکات. من وێنەیەکی دیت مگو ئەس ڕاستی بێهاتم من وتم ئەفە گوندی منە. از شوک بوم یعنی دایی من وکری ما اوانه باور نکه من وقتم اوا قصره سه طبقه یا خانوی من این موزه اتنوگرافیک آن لیره یا هنه کی تریج مثلا اوانه او از شوک بوم دایی من وکری ما سال 1974 هاتیه گرتن من گفت اوا خالی منه ناوی وی جمیله و من ناوی جمیله اوا عثمانه بری چند ساله رحمت کردوان گندی منه ایش من اوانه او تصنیف کردن و کاتگوریزه کردنی اوانه مثلا اوانهش کو بزانن اوا گندی منه بله او کاتگوریزه کردن تصنیف کردن راوه کردن اوانه اوا کینه جکو دریه اف جلو برک اکو دریه کی لخوا دکن استا لخوا دکن خوانا کن والحاصل يعني اوانه از هاتم اوانه بنوسم نوت بکن بو مزخانه وانه وکو آنجا وکو پرتوک چاپو بلاو بکن. سەیدا گۆیان چەندین وێنەی فینکە لە ڕێگەی سۆشیال میدیاوە بڵاو دەکاتەوە. پاش چەند ڕۆژێک بەدەیان کەس نامەی بۆ دەنێرن و زانیاری لەسەر وێنەکان دەدەن. ئەوا من حەزم نەکرد ئەس فۆتۆ وەربگرم تەنیا بە وەکو سەلفی من کرد من لەسەر فەیسبوک بلاو کرد یکی در حالود وقتی اوانه خلکی او کوهستانی گندی مایا نابی او کوهستانه لالشه از اوانهش نازدکم کومنتی وانش اوانه من گلی کومنتی وان شیروه کردن اوانه من همو لیرج من نوت کرد یعنی
ji bona ku ew bawerî bêbawer bikin nêrînekî em bêjin germahiyekî heyecanekî zor li nav gel çêbû. Ewan hemû komentên wan li ser Facebook hemû ji ew hestê xwe diyar kirin pîrozbahî li min kir pîrozbahî li Enstitûya Antropolojî kir û gelek jî em bêjin rehmet li Werner Finker kir ku bêjin rest in peace em minnetdarê êwan e gelekan ji got yani mesaj bû min wêtê ew karî Werner Finker kirî tu siyasetmedar û roşenbîrên Kurdan nekiriwe. ئەوەی جێگەی سەرنجە بۆ کارمەندانی ئەم ئەکادمیایە ئەوەیە کە سەیداگۆیانیش هاوشێوەی فینکە وێنەی هەندێک شوێنی گرتووە کە هەمان شوێنە بەڵام لە دوو کاتی جیاوازدا. بله yani wextê min kar û xebatê wî nihêrt min got ya Rabbi kî ji kê feyz girtiye kî fotokopyê kî ye ê min berê Xwedayê min got diyane ez fotokopyê wî me ji ber ku ew salê 66 dest bi xebatê kiriye û min salê 91 min dest pê kiriye xebat kiriye bû nimûne ev e cerin li tenya li navçeyê goyan li gundî ême çê dikin cer ême ye ev e wî kiriye ji gundê me kiriye. کارەکان بۆ پرۆژە و وەرکشۆپەکانی کارەکانی فینکە بەردەوامە ئەو کوردەی کارەکانی فینکی بەرچاو دەکەوێت چاوی پڕ دەبێت لە گریان. وێنە فینکە 36 ساڵ بە بەردەوامی سەردانی کوردستانی کردووە و بەسەدان کەل و پەل و وێنەوە و ڤیددیۆی گوند و شاخ و داخ و خەڵکی ناوچە جیاوازەکانی کوردستانی گرتووە و هێناتی لەگەڵ خۆی بۆ نەمسا لێرە لەم مۆزەخانەی ڤێننا چەندین جار نمایش کراوە. ئەمەش بۆ فینکە بە شێوازی خۆی جۆرێک بە لە شۆڕش بۆ گەلی کورد شۆڕشەکەشی هەتا ئێستا بەردەوامە هەرچەندە خۆی لە ژیاندا نەماوە. ئاڵاشاڵی ڕوودا و لە پایتەختی نەمسا لە ڤێننا.